وهەندەکەن بە ئەنقاست خزمەتش زۆر گەورەی پارتیوێشێتی دەکەن بە بەلاش دژی خۆیان بەکاری دێنی وەکو چەکەک لە زیاتی لۆ دژمن تەقینی لە خۆت دەتەقێنی خۆت دەکوژی پێ چۆن هەندێک دەنگ نەکەندێ دەنگ دەیان دەنگ و ڕنگ و هەتا حیزبیش کاکە دێ قوربانی دەدا خەبات دەکە تێدەکۆشی کاکەم لە ماڵدا دەنیش سەر بەدەسەڵاتە سەر بەوەیە سەر بەوەیە بە کەیف خۆی مۆری خیانەت و تاوان و ناپاچی لێخێ خەڵک دەدا سەر بەو بەرپرسێسر ئەوە خراپە ینی لە کاتێکدا لە کوردستان و ئەوروپا بە هەزاران کەس تا ئێستا کۆڵی نەدایە خەبات دەگات تێدەکۆشی بۆ بێتاقەتیان دەکەن یعنی قەس لە من نییە ها قەس لە گشتیژیە و خزمەتێکی پارتیوچتی دەکەن کە ئەو ڕەشبینە بڵاو دەکەنەوە دوو دەستگای زانیاری و پاراستن بە قووەت و کورە بڕوا بکە کەسیان لەگەدا نەمایە ئەوی لە ناویشە حماسی نێلۆیشکردن موچە غۆرە بڕوای نەمایە کۆشتاون دەبینی قاپەیەک لە شرۆشک سەدقاتی وی کە دوو برای شەهیدە کە ئەو هەموو قوربان لەو حزبەیدا سەنجی نییە کەس لەگەڵیان نەمایە خەڵک هوشیار بووە دەبینی لە سۆسیال میدیا چۆن دەمامچیان هەڵدەدرێتەوە بۆیە ئەویان مەکە ئەمە لێرە برادێک 8 تەمموز دەیگو قادر ڕۆژانە 300 راپۆرتمان لۆ داهات ئێستا ڕۆژە دەقل نایە بەس بۆ ئێمە بەلێ شاو دێ دەبێت زۆر لە بێژین دەبزانین چیان بەکەڵک دەیان بەکەڵک نایە پارەش نادەینە خەڵک لە هەموو ئەوانە گرنگتر کاکە ئاهەنگ دەکەن کەس لە بۆیان ناچی خەڵکیانێ دەمری کەس لە بۆیان ناچی دەنگدانە 165 بەسەر ناچی ئەو 135 بەشداتە دژەکانیان بەشیوە زۆرم لێیە هەندێکی لە ترسانە دەچیتن هەندێکی هەڵپەرستە کەسیان لەگەدا نمایە ئەی هاوار ئەو هەموو ڕکلامە چییە وا پیشانیان دەدەن دەسەڵات کوور نابینی هەڵسەنگاندنیان سەقەتە تێم دەگەی زانیاریان غەڵەتە ئیشی وا قۆڕ دەکەن وەڵڵا ئەوانە لەسەر ئاواملی خارجی دەژین خۆ لە کەسیان لەگەدا نەمایە ماڵ هەیە تفنالەتیان لێنەکە ئێکاچ خۆم دەبینی ئەو مەسئولانە باشترین ڕفراندۆم ناو سۆسیال میدیایە کەم کەسەیەنێتن ئەلەگە پیرێژوو بێ بزانە خەڵک لە ناو دەستە ناو واڵەکانی مەسئولە هەرە زەبەروتەکان کرامەتیان دەشێنن نەک یەک بە هەزاران یەکێک دیفاع لەو دەسەڵاتی دەکە دەبتەقەشمەر ئەوانە هەموو خاڵی پۆزەتیفە دوایین شت یەک نمونەتان لێرە لە بۆ بینمەوە سیپان ئامەدی لەو ڕۆژانە ژیرا و بڕوا بکەن یەکێک لێوێن دەربوو ئەوی لە بۆ من ژێڕاوە وتی تف ئەموو شتە چی لەگە کرا قسەی پێگۆترە و نازانم چوو بردبیان وتی لە پڕە گوتیان کوڕە خەبەرەکەی کەتە ناو سۆسیال میدیا خڕنەوە هەڵێن تۆ هێزێکی وات هەیە بە قوربان بە لێشاوی بە دەیان و سەدان هەزار کەسن لە پشتە ئەوانە هێزی ترسنۆکن دەزانن دز دەوڵەمەند ناپاک ئیرادەیان نییە تۆ دەبێت بە خاوەن ئیرادە و ورەوە بچێ مەیدان و خەبات هەر لەبەر هەندێک دوو پێشمەرگە دەهاتە شار مەسەلەن دوو پێشمەرگە دەچەقی هەزار جاش استخبارات دەرەقەتی نەدەهاتن لە گەری لە هەمان شت تۆ خاوەن ئیرادە بە کاکە بڕوا بکەن ڕۆحیان لە وشەی چالاکوان لە ئەوروپات چوە ڕۆحیان لە ناڕەزایەتی خۆپیشاندان 5 کەس برن لەو هەولێرە خۆپیشاندانەکە هەموو ئاسایش و پاراستن و ماڵی بارزانی دەشلەقێن ئیرادەتان بەخۆ هەبی هێزەکی گەورەن ڕەشبینی بڵاو مەکەنەوە مرۆڤ کە بێوێ ئیش بکە دەبێت ئیرادە و ورە و هیوای هەبیت